سڵاتان لەبێت بینەرانی زاری کرمانجی نوێترین زانیاری لەسەر پردی گەلی عەلی بەگدەخەینەڕۆ کە ئێستا کارەکانی بەرەو کۆتاییە لە سبە و دووسبێ بە فەرمی بەڕۆی شوفێران و هاتوچۆی ئۆتۆمبیل ئەکرێتەوە دوای ئەوەی لە 28 دوازدە بار هەڵقرێ خۆی پێکێشا و لە ئەنجامدا بەشێکی زۆری پردەکە تێکشکا و 1970 لە کارکەوت بۆیە ناچار بوون ئەم ڕێگایەدا بخرێتن و ڕێگای بەدیل وەکو ڕێگەی بێخاڵ بەکار بێتن هەر لەگەر ئەوەی کە ئەمڕوو داوەڕوویدا تیمەکانی چاکنەوە پاراستنی ڕێگاوبانی سۆران لەسەر ئاستی وەزارەتی ئاوەدانکردنەوە هاتنە شوێنی ڕووداوەکە بۆ ئەوەیدا خێراترین کاتدا ئەم پردە چاک بکرێتەوە بەڵام بەهۆی هەم سەختی شوێنەکە و جوگرافیای گەری عەلی بەگوایە بۆیە سەرەتا چەند تیمێک کاریان تێدا کرد بە شێوەی جەک بەرزکرایەوە بەڵام دواتر زانیان کە ئەم کارە پرۆسەکەی چاکردنەوە خاوتر ئەکاتن بۆیە لە ڕێگەی تەکنیکی نوێوە توانرا پردەکە زووتر و خێراتر چا بکرێتەوە ئەمڕۆژ کاری قرتاوکردنی بۆ دەکرێت و لە سبە و دووسبەی بە فەرمی بەڕۆی شوفێران دەکرێتەوە.